شەوی ڕابردوو درەنگانێک ئاگر لە مزگەوتی حاجی کەریمی ئابڵاق کەوتۆتەوە ئەویش بەهۆی ئەم بەڕادەی پشتمۆ کە لە دیارە لەوێنەکاندا کە شۆڕتی کردووە و مزگەوتەکە ئەو قاعی کە هەیەی سوتاوە. منە بچمە لای مامۆستا عەبدوڕەحمان پێشنوێژی مزگەوتی حاجی کەریمی ئابڵاق ئەگەر فەرموویت ئێرە مامۆستاجان ڕووداوەکە چۆن بوو لە کەیە جەنابتیان ئاگادار کردەوە؟ سەرتا بەخێر بێن و دەست خۆشتان لێکەین. ڕووداوەکە بەو شێوەیە بووە لە سعات 11:30 بەدواوە لە ئەنجامی ئەم بەڕادەکە شۆرتی کردووە بەهۆی ئەوە ئەم کارسێ قەوماوە و زیانەکانیش بە حەقەتەن دەفتەرونیەک بۆ دوو دەفتەر خەملێنراوە و پاشان وەکو بەرگری شارستانی زوو فریامان کەوتن و ئاگرەکان کۆنتڕۆڵ کرد و دووکەڵێکی زۆری هەبوو و پاشانیش هەر زوو کاک هاوژین بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی کە بەرپرسێکی بەڕاستی شایانی ئەو پۆستەیە سەعات 7 بەیانی تەشریفی هێنا بۆ ئێرە و جەماعەتی ئەوقافیش هاتوونەتە سەر خەت و خەڵکێکیش هەیە خێرەمەنە حەزی لێرە بەشداری بکات لە نۆژەنکردنەوەی ئەم مزگەوتەیە. ئێمەش چاوەڕوانی ئەوەین زیانەکان بە تەواتی بنووسێت وەکو جەردێک وەکو زیمەیە کە لە ئەستۆی ئێمەدایە لە ئەوقافی سلێمانی زیانەکان هەژمارەکەین و ئەینووسین پاشان بە راپۆرتێک ئەدەین بە ئەوقاف بۆ ڕای گشتیش و هەر کەسێکیش توانای هەبێت ئەگە بە 10,000 بێت ئەگە بە 1000 دیناریش بێت بتوانێت کۆمەچی و هاوکاری ئەم مزگەوتە بکە سوپاسێکی باشە ئەوم پێ بڵێ ئەمە تەنیا ئەم بەشەی سوتاوە یاخو بەشی خوارەوەشکەوەی کە قورئانەکانی لیاوانە سوتاوە خۆشبەختانە قورئانەکان هیچیان نەسوتاوە لە هەمان کاتیشە ئەمە دوو بەشە کارەباکەی کە ناو حرەمی مزگەوت کارەباکەی جیایە وەک لە دەرەوە چونکە جیاوازە کارەباکانیان تەنها حرەمەکە سوتاوە ئەگەنا باقی مزگەوتەکە سەلامەتە شکر بخوا بەڵام ئێمە جێگای ئەسەفە پار ئێمە ئەم مزگەوتەمان نۆژەن کردەوە لەوانەیە بڕی $5 تێچوو بێت ئێمە هەر تەنها ساڵێک ینی بە جوانی بینیمان بەداخەوە ئەم ڕووداوە قەومە کە ئێستا وێنەیەگرن و دیارە لە بەرچاوی هەمانە ڕووداوەکەش هەر دیارە تەنها ئەم بەڕادە بووە ئەم بەڕادە وای کردووە سبلیتەکان سوتاون سبلیتی وایە 8 وەرەقەی پێدراوە بێژگە لەم قوناپە و لەم نۆژەنکردنەوە زۆرە کردومانە بەو شێوەیە زیانەکان بۆ شێوە بە مزگەوتەکە کەوتووە دەستەکانە خۆش بێت بەڵێ ئەوەی کەیبینە ئەگەر هاوکار مێنەکان گوێزێتەوە لێرەدا شەوی ڕابردوو ئەم بەڕادە کە لێرەیە بۆ من بەڕادێکە کە بۆ هەڵگرتنی ئاوە شۆڕتی کردووە و بۆتە هۆی سوتانی بەشێک لەم قاعەی و بەشەکانی دیکەشی بە تەواوەتی ڕەش بووە. تیمەکانی بەگری شارستانی شەوی ڕابردوو دەست بەجێ گەیشتووەتە شوێن ڕووداوەکە و ئاگرەکەیان کۆنتڕۆڵ کردووە و وەک باسی کرد پێشنوێژی مزگەوتی حاجی کەریمی ئابڵاق کە کاتژمێر 7 بەیانی بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی هاتوۆتە ئێرە و بڕیاری نۆژەنکردنەوەشی دراوە.